بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير سورة آل عمران قيشتنا آيات الشستو دو كدواي بسرهاتي لدايق بوني يحيى سلام الخايل به وهروها لدايق بوني عيسى وباس كردني أو معجزة تایبەتیانەی کە خوای گەورە بەخشی بوونی بە عیسا. خوای گەورە دەفەرمێ ئین هذا بێگومان ئەو بەسەرهات و ڕووداوانەی کە لەو سوورەتەدا باسکراون لەهوە بە دڵنیاییەوە القەصەص الحەق هەموویان بەسەرهات و چیرۆک و ڕووداوی ڕاستەقینەن. چیرۆک و ڕووداوی ڕاستەقینەن لەبەرەوەی خوا ناردوونی و خوای پەروەردگاریش بە دەقیقی هەموو شتەکان بۆ خۆی کردوونی و هەروەها بۆ خۆشی لە هەموو کەس چاکتر دەتوانێت باسی ئیشەکانی خۆی بکە. ئین هذا بێگومان ئەو بەسەرهات و ڕووداوانە لەهوە بە دڵنیاییەوە بەسەرهاتەکان هەموویان کە باسکراون القەصەص، قەصەص یعنی چیرۆک، ڕووداوی الحەق ڕاستەقینەن. ئەو جار دەفەرمێ وەما من إله إلا الله، هیچ پەرستراوێکی بە حەقیش بوونی نییە إلا الله جگە لە خوا، کە مەسیحیەکان تەمان پێیان پەڕاندووە لە عیسا پێغەمبەر لە جیاتی ئەوەی بڵێن عیسای کوڕی مەڕیەم دەڵێن عیسای کوڕی خوا یا هێندێکیان دەڵێن خوا، بەڵام خوا دەفەرمێ وەما من إله، هیچ پەرستراوێک نییە شایانی پەرستن و بەندایەتی بۆکردن بێ إلا الله جگە لە خوا وإن الله ببێگومانیش خوا لەهوە بەتەنها هەر ئەو العەزیز باڵا دەستە، چی بیەوێ دەتوانێ ئەنجامی بدا، الحەکیم بڕیار و یاساکانیشی هەمووی لە شوێنی خۆیدا. ئین هذا بێگومان ئەوەی کە باس کراوە لەو سوورەتەدا لەهوە بە دڵنیاییەوە ئەو باسکراوانە القەصەص الحەق ڕوودا و چیرۆکی ڕاستەقینەن. وما من إله، نییە هیچ پەرستراوێک إلا الله جگە لە خوا وإن الله بێگومان ئەڵڵاش بێگومان خوش لەهوە بەتەنها هەر ئەو العەزیز باڵا دەستە، یعنی چی بیەوێ دەتوانێ عقوبەیدا سزایدا، چی بیەوێ دەتوانێ بیکا کەس ناتوانێ پێشی پێ بگرێت، الحەکیم و هەرچی بشیکە بڕیار و یاساکانی خوای گەورە لە شوێنی خۆیدان. جاخوا دەفەرمێ فەئین تەوەلەو، ئەگەر پشتیان هەڵکرد، ئەگەر ئامادە نەبوون ئەوەی باسمان کرد کە بێن دوعا بکەن و لەعنەت لەو کەسانە بکەن کە درۆزنن، فەئین الله پێیان بڵێ بێگومان خوا عەلیم بالمفسدین زۆر زانایە بەوەی کە چێ مفسیدە، چێ خراپەکارە و چێ خراپەکاری دەوێت لە زەوی. فەئین تەوەلەو ئەگەر پشتیان هەڵکرد ئامادە نەبوون دان بە یەکتایی و وحدانیەتی خوای پەروەردیگار دابێنن و هەروەها دان بە ڕاستیەتی عیسا پێغەمبەر دابێنن و ئیعتراف بە داوێنپێکی مەڕیەمە بکەن، ئەوە فەئین الله بێگومان بەخوا عەلیم بالمفسدین زۆر زانایە بەوەی کە چێ خراپەکارە، دەزانێت چێ خراپەکارە و خوای گەورەش سزا و عقوبەی بۆ خراپەکاران ئامادە کردووە. فەئین تەوەلەو ئەگەر پشتیان هەڵکرد ئامادە نەبوون فەئین الله بێگومان بەخوا عەلیم زۆر زانایە بالمفسدین بۆی بە خراپەکاران. قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەهل الكتاب، ئەی خاوەن کتێبەکان، تعالوا وەرن هەمووتان إلى کەلیمەتین بۆ جێبەجێکردنی کەلیمەیەک، وشەیەک، یاسایەک، دەستورێک کە سەوائین بەینەنا و بەینەکم، کە ئەو وشەیە یەکسانە لە نێوان ئێمە و لە نێوان ئێوەدا. ئەو وشەیە کە یەکسانە لە نێوان ئێمە و ئێوە، دینی ئێمە و دینی ئێوە بانگەشەی بۆ دەکا، پێغەمبەری ئێمە و پێغەمبەری ئێوە بانگەشەیان بۆ کردووە چییە؟ ئەوەیە ئەللا نەعبودە، کە نەپەرستین إلا الله جگە لە خوا. هەموو دینێکی ئاسمانی کە هاتووە بۆ ئەوە هاتووە خەڵکی لە بەندایەتی غەیری خوا ڕزگارکە بیکاتە عەبدی خوای گەورە. هیچ پێغەمبەرێک بۆ شتی گچکە و شتی لاوەکی و جوزئی نەهاتووە. خوا ئەو کاتە پێغەمبەرانی ناردوون کە خەڵک لە پەرستنی خوادا
تووشی هەڵەبوون و لە ناسینی خوادا هەڵەیان کردووە، چونکە گرنگ ئەوەی ئینسان لە خواناسین و لە بابەتی عەقیدەیدا تووشی گومڕایی نەبێت، دەنا هەڵەی گچکە و کەم تەرخەمی لەشتی لاوەکی تەنانەت لە جێبەجێکردنی واجبات و توشبوونی حرامەکانیشدا لەگەڵ سروشتی مرۆڤدا شتێکی ئاساییە و گونجاوە. بەڵام شەریک بڕیاردان و هاو بەش بڕیاردان بۆ خوا، واسهێنان لە پەرستنی خوا و پەنابردن بۆ کەسێکی دیکە بیپەرستی ئەوەیان تەبیعی نییە. بۆی هەر کاتێک خەڵک تووشی هاو بەش بڕیاردان بوو بێ بۆ خوا پێغەمبەرانی ناردوون، هەرچی پێغەمبەریش هەیە نەک تەنها مەسیحیەکان و جوولەکەکان هاتوون بە خەڵکی بڵێن ئەللا نەعبودە، وەرن با نەپەرستین ئیلا الله، جگە لە ئەڵڵا جگە لە خوا، ئەوجار وەلا نوشریکە با نەشکەینە هاو بەش بیهی بۆ خوا شەیئەن هیچ شتێک، وەلا یەتەخیدە با نەشگرن بەعضنا بەعضەن هێندێکمان هێندێکی دیکە ئەربابن بە خوای خۆی و بە گەورەی خۆی من دون الله جگە لە خوا. وازحە؟ ئەوانە سێ وشن، سێ کەلیمەنە لە هەموو دینەکاندا وەکو یەکن، وەرن با لەو خاڵە هاو بەشانەدا بەیەکەوە کۆک بین. طبعا ئەسڵ ئەوەیە ئینسان کە مناقەشەی دەکا لەگەڵ کەسێک وە کە دەکەویە حیوار و گفتوگۆ لەگەڵ کەسێکدا یەکەم جار باسی خاڵی هاوبەش بکەیت. ئەو خاڵانەی کە مشتەرەکن ئینسانەکان هەیانە لەگەڵ یەکتریدا هەمیشە زیاترن لە خاڵی ناکۆک. بەس جاری وایە کەسێک لەگەڵ تۆ لە سەدا هەشتای نەوەتی شتەکاندا بۆچوونی وەکو تۆیە، لێک شتدا جاری وایە بۆچوونی لەگەڵ تۆ جیاوازە، ئینسان لەگەڵی دەکەوێتە سیراع و دمبەدمە و ناکۆکی لە بەرامبەر هەموو سیفەتە باشەکانی دیکەیان خاڵە هاوبەشەکانی دیکە جاری وایە کەسەکە بەیەکەوە ناگونجێن کە ئەوەش خۆتە و نەخشەی شەیتانێک حەزی لێ خەڵک دووبەرەکی بکە. دەنا ئینسان لەگەڵ خەڵکی بێدینیشدا تەنانەت ئینسان خاڵی هاوبەشی هەیە وەکو مرۆڤ. ئەگەر لەسەر خاڵە هاوبەشەکان ڕێککەوی کەمترین بەریەککەوتە و دژایەتی دەبێ لە ناو کۆمەڵگاکاندا، لە ناو عائیلە و خێزان و بنەماڵەکانیشدا. وەلا یەتەخیدە با نەگرین هێندێکمان هێندێکی دیکە بە ئەرباب بە پەروەردیگار و گەورەی خۆمان جگە لە خوا، چونکە ئەوەی شایانی گەورایەتی کردن و وەک دەڵێ بەخوازانینە تەنها خوایە، کەسێکی دیکە بە کەڵکی ئەوەی نایە ئینسان بیکاتە گەورەی خۆی. ئەوجا خوا دەفەرمێ فەئین تەوەلەو ئەگەر لەوەش هەر بە قسەیان نەکردی، لەوەش پشتیان هەڵکرد، فەقوولوا پێیان بڵێ ئیشهەدوو دەی ئێوە شاهید بن، من وەکو ئێوە ناکەم، ئێمە وەکو ئێوە ناکەین، ئێمە بۆچونمان وەکو ئێوە نییە، بئەننا بەبێ گومانی ئێمە مسلمون بۆ ئەمری خوا خۆمان بەدەستەوە دەین، خوا چیمان پێ بڵێ ئەوە دەکەین، بە دوای حەزی خۆمان و بە دوای ئارەزووی خۆمان ناکەوێت. قل یا ئەهل الکتابی بڵێ ئەی خاوەن کتێبەکان جوولەکە و نەسڕانیەکان، تعالەو وەرن ئیلا کەلیمەتین بۆ جێبەجێکردنی وشەیەک، با جێبەجێکەین وشەیەک کە سەوائین بەینەنا و بەینەکوم کە وەکو یەکە لە نێوان ئێمە و ئێوەدا. ئەللا نەعبودە ئیلا الله با نەپەرستین، بەڵێن دەین نەپەرستین جگە لە خوا، ئەوە یەک، وەلا نوشریکە بیهی شەیئەن با نەکەینە هاوبەشیش بۆ خوا هیچ کەسێک، وەلا یەتەخیدە و با نەشگرن یعنی با نەشپەرستن بەعضنا بەعضەن هێندێکمان هێندێکی دیکە ئەرباب بیکەنە خوا و بەندایەتی بۆ بکەن من دون الله جگە لە خوا. جا دەفەرمون کاتێک کە ئەو ئاەتە هاتە خوارێ، عودەی کوڕی حاتەم گوتیەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆ ئێمە قەشە و پاپا و گەورەکانمان نەتەپەرستن، پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئایا حەڵاڵیان بۆ حرام نەدەکردن و حرامیان بۆ حەڵاڵ نەدەکردن و ئێوەش بە قسەتان نەدەکردن؟ با فەرمووی ئەوە پەرستنە، کەواتە خوا هەر ئەوە نییە تۆ لە بەرامبەر خۆی داینەی سوزدەی بۆ ببەیت. ئەگەر ئینسان بنمونە کەسێکی دیکەی خۆشویست بە قەت خوا، بە قسەی کەسێکی دیکەی کرد بە قەت خوا، ترسی لە کەسێکی دیکە هەبوو بە قەت خوا، پشتی بە کەسێکی دیکە بەس جگە لە خوا، کەسێکی دیکەت پێوا بوو قازانجت پێدەگەیەنێ وەک خوا نەعوذ بالله، یان چۆن خوا دەتوانێت زەرەر لێدا ئەویش دەتوانێت زەرەر لێدا، یان کەسێکی دیکە پێدوا بێ حەقی ئەوەی هەیە شتت بۆ حەڵالکە،
شتت بۆ حرامکە یاسات بۆ دانێ دەستورت بۆ دانێ ئەوە یعنی پەرستوتە یعنی کردوتە بە گەورەی خۆت کە ئەو کردن بە گەورەیەش بۆ هیچ کەسێک ڕێگە پێدراو نییە عەبداتی بۆ هیچ کەسێک نابێ جگە لە خوای گەورە ولا يتخذ بعضنا بعضا نابێ بگرین هێندێکمان هێندێکی دیکە بەخوا و بە گەورەی خۆمان جگە لە خوا فإن تولوا ئەگەر هەر بە قسەیان نەکردی طبعا خۆ بە زۆری نییە بە تۆ بزی نییە دین گەیاندن اختیاریە وەرگرتن اختیاریە تۆ تەنها گەیاندنت لەسەرە فەقول و پێیان بڵێ ئیشهەد و شاهید بن ئاگادار بن بئەننا بێگومان ئێمە یعنی من و شوێن کەوتوەکانیشم ئەوەی خۆی بە مسلمان بزانێ مسلیمون بۆ ئەمری خوا بۆ فەرمانی خوا خۆی بەدەستەوە دەدا ئەو جار یا ئەهل الکتابی پێیان بڵێ ئەی خاوەن کتێبەکە لم تحاجون بۆچی مناقەشە و دم بەدمێمان لەگەڵدا دەکەن فی ئیبراهیمە سەبارەت بە ئیبراهیم طبعا پێ دەگوترێ ئەبول ئەنبیا باوکی پێغەمبەران ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێ کەسێکی هێندە گەورە بووە طبعا خوای گەورە ناوی ناوە خەلیل الله خوای گەورە کە وەسفی دەکا لە قورئاندا دەفەرمێت ئین ئیبراهیمە کانە ئومەتەن قانیتە ئیبراهیم قانیتە بێگومان ئیبراهیم بەتەنێ یەک ئومەت بوو خۆی یعنی ئیمان و باوەڕ و ورە و معنەویاتی بەقەد یەک ئومەت بوو بەتەنێ ئەوی شانێکە ئیبراهیم پێغەمبەر کردوونی سەلامی خوای لێبێ بە هیچ مرۆڤێک لەسەر زەوی نەکراون ئەو ئیمتحان و تاقیکردنەوانەی کە خوای گەورە بۆ ئیبراهیم پێغەمبەر هێناون نیە پێشێ تەنانەت بۆ هیچ پێغەمبەرێکیش نهاتۆتە پێشێ بۆیە جوولەکەکان و هەروەها مەسیحیەکان نیزاعیان بوو لەسەر ئەوەی کە ئیبراهیمی پاڵ دەنە لای خۆیان لە کاتێکدا دینی ئیبراهیمی چەند هەزار ساڵ پێش یەهودیەت بووە طبعا ڕێک 1000 ساڵ 2000 ساڵ پێش مەسیحیەت بووە بینی موسا و ئیبراهیمی بە تەقریبی بەو شتە مێژوویانەی کە 1000 ساڵە نێوانی موسا و عیساش 1000 ساڵە یعنی لەگەڵ مەسیحیەکان 1000 ساڵی 2000 ساڵی نێوانە 2000 ساڵ ئیبراهیم پێشتر پێغەمبەر بووە وەفاتی کردووە کەچی دەیانەوێت بیکەن بە نەسڕانی و بە نەسڕانی بیناسێنن بە خەڵکی لەبەر ئەو کەسایەتی و متمانە و ناوە گەورەیە کە هەیەی جوولەکەکانیش بە هەمان شێوە طبعا دەیانەویست خۆیان نەخۆیان پاڵدەنە لای ئیبراهیمی پاڵدەنە لای دینی خۆیان و بە خەڵکی بگەێنن کە ئیبراهیمیش لەسەر دینی یەهودیەت بووە بۆی خەڵک بە قسەیان کە بەڵام خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ پێیان بڵێ یا ئەهل الکتاب ئەی خاوەن کتێبەکان لم تحاجون بۆچی مناقەشە و مجادلەمان لەگەڵ دەکەن فی ئیبراهیمە سەبارەت بە ئیبراهیم خۆ وما أنزلت التوراة والإنجيل نهاتونەتە خوارێ تەورات و ئینجیل إلا من بعده تەنها دوای نەمان و وەفاتی ئیبراهیم نەبێ تەورات و ئینجیل دوای ئیبراهیم هاتوون چۆن دەکرێت پێش ئەوەی تەورات بێ ئیبراهیم تەوراتی جێبەجێ کرد بێ پێش ئەوەی ئینجیل بێ ئیبراهیم ئینجیلی جێبەجێ کرد بێ بێگومان شتیوان نابێ ئەفەلا بۆچی ژیری و عەقڵ بەکار نهێنن خۆ ئەگەر هەر عەقڵ بەکاربێنن ناقەشەکردن و دمەقاڵەکردنەکەتان شتێکی بێمەعنایە و جێگای وەک دەڵێ نابێتەوە لە عەقڵی ئینساندا یا ئەهل الکتابی ئەی خاوەن کتێبەکان لم تحاجون في إبراهيم بوجي تنبدمە و ناقەشەمان لەگەڵ دەکەن سەبارەت بە ئیبراهیم وما أنزلت التوراة والإنجيل نهاتونەتە خوارێ تەورات و ئینجیل إلا من بعده تەنها دوای نەمانی ئیبراهیم پێغەمبەر نەبێ سەلامی خوای لێبێ ئەفەلا تعقیلون بۆچی ژیر نابن دیسان خوای گەورە زیاتر سەرزەنشتیان دەکا فەرمێت ها ئەنتم تەوان دوو شەی جیاوازن ها يعني ئاگادار بن ئەنتم ئێوە ئەی جوولەکەکان ئەی مەسیحیەکان هاولائی ئەوانەتان کە ئێستا هەن حاججتم يعني مناقەشەتان کرد دمەقاڵەتان کرد فيما لەکم لە شتێکدا کە هەیە بۆ ئێوە بهی لەسەری عیلم زانیاری ئەوە ئیعتیادیە دمەقاڵە بکەی سەبارەت بە شتێک کە معلوماتت هەیە ڕێگە پێدراوە ئەوش بەو مەرجەی دمەقاڵەکە حیوار بێ گفتوگۆ بێ قسە بۆ خەڵکی بکەی بەڵگەی بۆ بێنیەوە و کاتێکیش قسەیان بۆ کردی گوێی لێ بگری و ئەگەر بەڵگەکەیان لە ئیتۆ بەقووەتر بوو تەسلیم بی مناقەشە بەو شێوازە حیوار بەو شێوازە خوای گەورە بە ئیمانداران دەفەرمێت وەجادیلهم بالەتی هی ئەحسن گفتوگۆ و مناقەشە لەگەڵ ئەهلی کتابدا بکەن بەڵام بە جوانترین شێوە ئەوەیە قسەکانت بەڵگەیان هەبێ و کاتێک کە قسەیان بۆ کردی گوێ بگری وەکە بەڵگەیان پێبوو
تسليم بعنادي نكي جا خوا دفرمت ها أنتم أوانتان هؤلاء أوانيك إستاهن حاججتم ناقشاتان كرد فيما يعني لشتك كلكم به علم بو إيوه هي لسري زانياري أو آسايي يعني بلان فلما أي بوشي تحاجون مناقشة دكن دمقالة دكن فيما ليس لكم لشتك دا كنية بو إيوه به لسري علم هيد زانياريك يعني إيوه لتوراة شارزان وتان هي برقري لتوراة كان ئاگاداری پێغەمبەرەکەی خۆتانن يعني حەقی خۆتانە بەرگری لێ بکەن مثلا ئەوانەی مەسیحین ئەگەر شارەزاییان لە ئینجیلدا هەبێت و معلوماتیان لەسەر عیسای هەبێت طبیعیە بەرگری لێ بکەن بەس ئیبراهیمێک کە 1000 ساڵ یا 2000 ساڵ پێش ئێوە وەفاتی کردووە و هیچ ئاگاتان لێ نییە چۆن دەتوانن لەسەری مناقەشە و مجادلە بکەن و بیخەن يعني بیلکێنن بە دینی خۆتانەوە والله يعلم خوا دەزانێ ڕاستیەکان چین وأنتم لا تعلمون إيوة نازانا ها أنتم ها يعني أقادار بن أنتم إيوة هؤلاء أوانتان حاججتم ناقشتان كت فيما لشتك دا كلكم به هي بو إيوة لسر أوش زانياري ها مسيحية كان برقريان لعيسى دا كردو و پاک داويني مريميان دردخست بو جولك كان يعني أويل لويدا حقي خوتانا و بلان فلما تحاجون بوشي مناقشة دا كان فيما لشتك دا كليس لكم به نية بو إيوة لسر أوشتا هيد زانياريك والله يعلم خواد زانت راستي كان چين وأنتم لا تعلمون إيوة نازانت بيقومان طبعا وبو إيه مشهر راستا وكو قد مناقشة لشتك دا كعلمت بيتي كزانياري لسري هي بلغت بيا طبيعية با شوازي خوي بلام جور جارها إنسان لشتك دنيا بلام علمي بينيا و بو خود باورت بيتي بلام معلومات بينيا بلغت بينيا قناعت ببران بركت بي ساكتر مناقشة نكي چونك اگر مناقشة كردو بلغت بينا بو زور جار حقكيتو دبيت انا حق بو كسي بران بركة بلغت نبو دليل نبو كساكوال زانه اشتكال حق نبوه بلغت بينيا بوه سكردن لشتك دا كإنسان علمي لسرنيا زانياري لسرنيا ساكتر بلي نازانم هتا لفتواي شرعيش دا ها امامي مالك تفرمون كات خوي 37 پرسیاری شرعیان لێ کردووە لە 35 یاندا گوتوێتی لا ئەدر 35 پرسیار وتێتی نازانم ئیمامی مالک زۆر گەورەش بووە لەوانەیە کەمترین گومانی هەبوو بێ لە پرسیارەکەدا فتوای لێ نەداوە زۆر بەلاشی و ئاسایی بۆ بڵێن نازانم ئێستا نەزانم یا نازانم لە فەرهەنگی هەندێک کەسدا هەر نییە بەڕاست و سەبدا هەر پرسیارێکی لێکەن کە جاری وهای اختصاصی بیش نییە تایبەتمەندی تۆش نییە خۆ دین هەزار لق و فەرعە هەر کەسەی لە شتێکیدا شارەزایی هەیە و کەسیش نییە شارەزایی تەواوی لە هەموو شتێکدا هەبێ ها بە نمونە و کەسەی کە فەقیهە لە فقهدا بەڵێ شارەزایە بەس مەرج نییە هەموو شتێکی فقهی بزانێ کەسێک لە تەفسیر شارەزایە مەرج نییە معنای کەلیمە بە کەلیمە و سەبەب نەتزانێ بڵێ نازانم تەبیعیە ما كان إبراهيم يهوديا جا خوا دەفەرمێ إبراهيم يهودي نەبووە ولا نصرانيا النصرانيش نەبووە ئەدی چی بووە ولكن كان بلكو أو حنيفا كسك بخوي بخوا يقلاي كردبويا ووازي لهمو دينيكي توتو نارواه نابو مسلما خوي بدست ودابو بخوا هرچي خوا بيدا قد ببي مناقشة كردن ببي مجادلة كردن تنفيذي دا كردو جيبا جيدا كرد وما كان من المشركين أو هرقيس لبت برستان نبوا ديني مسيحية طبعا بتبرستي تيكوتوا جولكش ونصرانيتي يعني يهوديتي بتبرستي تكوت وبلام إبراهيم وديني إبراهيم قد بتبرستي تدان أبوه ما كان إبراهيم يهوديا إبراهيم يهودي نبو ولا نصرانيش نبو ولكن كان بلكو أو حنيفا كسك بخوي يقلاي كردبويا بوخوا وازي لهمو ديني تسوتو نارواه نابو مسلما خوي بدست ودابو بوخوا وما كان من المشركين أو هيج كات لبتبرستان نبو او جا دفرمي ان اولى الناس بابراهيم بيقمان اولى الناس لبيشتريني خوركي بابراهيم بو ابراهيم بو شانازي بيبكنو بپیغمبري خويانو بقدوي خوياني بزانو ناوي بينن چن للذين بدل نيايو او كسانا اتبعوه كشوين ابراهيم كوتون طبعا هتا اسلامي شهات ها استاش اگر بيشبيتان او سالانا و استاش خلقي كي بانگشي ديني ابراهيمي دكا كلا راستي دا ديني ابراهيمي نما
هەتا پێغەمبەری ئێمە هاتووە بە پێغەمبەری ئێمەشەوە شوێنکەوتەی دینی ئیبراهیم بوون بەڵام هەرچی شوێنکەوتەی دینی ئیبراهیم بوو بێ بە هاتنی پێغەمبەری کۆتا و بیستنی خەبەری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئۆتۆماتیکی بوون بە مسلمان واضحە بەڵام ئەو کاتێک کە ئەو ئاەتە هاتۆتە خوارێ خەڵکێک هەبووە ئیسلامی نەبیستووە تەنها دینی ئیبراهیم پێغەمبەری لە سەردەمی خۆیدا چونکە پێغەمبەر ئیبراهیم لە چەند شوێنێکی جیاوازدا ژیاوە و دینەکەشی زۆر بەربەڵاو بووە چونکە هەم خۆی ئیسماعیلی کوڕی ئیسحاق یعقوب یوسف ئەوانە هەمویان و داود تەنانەت سلێمان لۆط زۆرینیان لەسەر هەمان ئەو ئاینە بوون کە ئیبراهیم لەسەری بووە هەمان ئەو پەرتوکەیان گەیاندووە کە ئیبراهیم گەیاندوێتی بۆیە دینی ئیبراهیم دینێکی زۆر بەربڵاو بووە بۆیە ئەوەی کە بۆی هەیە شانازی بە ئیبراهیمەوە بکە مەبەستم ئێستاش ئەو ئێستا وەکو تەمان وەکو پلان دینی ئیبراهیمی دەیانەوێت زیندووکەنەوە بۆەوەی وەک دڵی خەڵکی بخەنە قەلەق و دوودڵی نەک وەکو تەمان دەنا هەموو دینەکانی دیکە بەتاڵن تەمان إن أولى الناس بێگومان لە پێشترینی خەڵکی بۆ ئیبراهیم بۆی باسی ئیبراهیم کەن و شانازی بە ئیبراهیم کەن و بەدوای ئیبراهیم کەون چێن للذین بەدڵنیاییەوە ئەو کەسانن اتبعوه کە شوێن ئیبراهیم کەوتون ئەوە یەک وهذا النبي هەروە ئەو پێغەمبەرەیە عليه الصلاة والسلام کە محەممەدە چونکە پێش پێغەمبەرایەتیش لەسەر دینی ئیبراهیم بووە و بەڕاد سەڵک و طبعا لە پشتی 12 طبعا دەسێتەوە لە سەر ئیسماعیل و ئیبراهیم پێغەمبەری ئێمە والذین آمنوا و ئەو کەسانە کە ئیماندار شوێن کەوتوەکانی ئیبراهیم پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم و هەر کەسێک خۆی بە ئیماندار بزانێ شانازی بە ئیبراهیمەوە دەکا و شوێن خوای گەورە پێمان دەفەرمێ لە ئاەتێکی دەفەرمێ لە بەسەرهات و ڕووداوی ئیبراهیمدا پێشەنگایەتی و چاولێکەری چۆن پێمان دەڵێ لە بەسەرهاتی پێغەمبەر و ڕووداوەکانی پێغەمبەری ئێمەدا پێش چاولێکەری هەیە لە بەسەرهات و ڕووداوەکانی ئیبراهیم پێغەمبەریشدا خوای گەورە فەرمانی پێکردوین و زۆرینەی مەبادیئەکانی دینی ئیبراهیمی لە قورئاندا باس کراونە هایەمە لە نوێژەشدا چاکترین سەڵەوات کە دەیدەین سەڵەواتی ئیبراهیمیە چۆن سەڵەوات لەسەر پێغەمبەری خۆمان لێ دەدەین هەمان سەڵەواتیش اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إن أولى الناس لبيشتريني خلقي بو إبراهيم للذين بدلنيايو أو كسانا اتبعوه كشوين إبراهيم كوتون وهذا النبي وهروها أو بيغمبرشا عليه الصلاة والسلام والذين آمنوا أو كسانا شنك إيمان دار والله ولي المؤمنين خواهي قورة دوستو سرپرشتكاري أو كسانا كإيمان دار باشان دەفەرمێت ود طائفة من أهل الكتاب پێیان خۆشە خۆزگە دەخوازن کۆمەڵێک لە خاوەن کتێبەکان لەو یضلونەکم ئێوە گومڕاکەن و سەرتان لێ بشێوێنن حەزیان لێیە لەبەرەوەی بۆ خۆیان گومڕان پێشیان خۆشە ئێوە گومڕابن بۆ خۆیان دڵنیان ناسنە بەهەشتێ حەزیان لێ ئێوەش نەچنە بەهەشتێ لە چەند شوێن تەوەن خوای گەورە ئیشارەت دەکا کە هۆکاری ئیمان نەهێنانی جوولەکەکان و مەسیحیەکان لە کاتی خۆیدا حەسالەت بووە بە پێغەمبەرایەتی آخر زەمان و بەو دینە گەورەی کە خوا بۆی ناردووە نە قەناعەت ودت طائفة پێیان خۆشە کۆمەڵێک من أهل الكتاب لە خاوەن کتێبەکان لەو یضلونەکم ئێوە گومڕاو سەر لێ شێواوکەن بەڵام خوا دەفەرمێ وما یضلون ناتوانن ئێوە گومڕاکەن و سەر لە ئێوە بشێوێنن إلا أنفسهم تەنها بەو هەنگاوانەیان بەو پێخۆشییان خۆیان گومڕا دەکەن بەڵام وما يشعرون هەز بە گومڕایی خۆیان و سەر لێ شێواوی خۆیان ناکەن واضحە يا أهل الكتاب ودت طائفة بيان خوش كوملك من أهل الكتاب لخاون كتابكان لو يضلونكم أجر إيوة يعني بتوانن إيوة قمراك وما يضلون بلام ناتوانن إيوة قمراكا إلا أنفسهم تنها خوان قمرادكا وما يشعرون بلام هزب قمرابوني خوان وسل شوابي خوان ناك يا أهل الكتاب أوزار دفرمي أي خاون كتابكان لما تكفرون لما بوتشي تكفرون بآيات الله بباور دبن بنشانه بلغكان إخوة جيك برسيارة بلام برسياري سرسرمان يا أهل الكتاب أي خاون كتابة كان أي أواني خوتان بشوين كوتي كتابة آسمانيا كان دزارن لما تكفرون بوتشي بباور دبن بآيات الله بو نشانه وبلغاني كخوة ناردونيت يخواري بو محمد صلى الله عليه وسلم
وبيامكن بهم خلقي وأنتم لكاتك دا إيوة تشهدون دزانن وآقادارن كمحمد پیغمبري كوتايا وأو قرآنش كبوي هاتوا راستقينيو حقيقته هاوانيا صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه